ئامادەی ئاهەنگێک نابن کە لە دینی ئیسلامدا نەهات پێ. ئێمەی مسلمان دوو جەژنمان هەیە، کورد بین یا عەرەب بین یا فارس بین یا تورک بین، هەر قەومیەتێک بین، ئومەتی ئیسلام تەنها دوو جەژنی هەیە، جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان. هەر کەسێک خۆی بە مسلمان بزانێ نابێت لەو دوو جێژنە زیاتر بە جەژنی دابنێت. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کاتێک کە چوو بۆ مەدینە و هیجرەتی کرد، سەیری کرد ئەهلی مەدینە لە دوو ڕۆژدا ئاهەنگ دەجێڕن، یەومی میهرەجان و یەومی نەورۆز. فەرمووی چین ئەم دوو ڕۆژانە؟ وتیان ئێمە ئەوە دوو جەژنی قەومایەتی خۆمانە، دوو جەژنی تایبەتی خۆمانە لە جاهیلیەتدا پێش ئەوەی کە مسلمان بین ئاهەنگمان تێیدا دەجێڕا. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمووی قەد ئەبدەلەکم الله بهما خەیڕا منهما، خوای گەورە بۆی بەدل کردوون بە خێرتر لەو دوو ڕۆژە، بە عید الفطر و عید الأضحى، جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان. نەیفەرموو قەیناکە ئێوە ئەو ئاهەنگەتان بە ئاهەنگی قەومی و نەتەوایەتی بێ و ئاهەنگی شەرعی و دینیشتان ئەوە نەورۆز و قوربان و ڕەمەزان بێ. نەخێر، فەرمووی ئێوەی مسلمان لەمە دوا دوو جێژنتان هەیە. کەواتە ئینسانی مسلمان نابێت دڵی خۆی خۆشکا بە شتێک کە لە دینی خوادا نەهاتووە، نابێ بەشداری ئاهەنگێک کا کە خوای پەروەردگار لێی ڕازی نییە. و بە تایبەتیش دەبینین ئەمڕۆ فارسەکان نەورۆز بە جەژنی خۆیان دەزانن، قبتیەکان نەورۆز بە جەژنی خۆیان دەزانن، فرعونیەکان نەورۆز بە جەژنی خۆیان دەزانن. هەر هەمووی دەڵێ هی منە، بەڵام لە ڕاستیدا هی هەچ کەسێک بێ هی ئەهلی ئیسلام نییە. ئینسانی مسلمان نابێ دڵی خۆی بە شتێک خۆش کات کە خوای پەروەردگار ڕێگای پێ نەدابین. بەڕێزەکانم،